سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پرچێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە پێشوازی ڕەمەزان دەکەین. پرسیارە ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین و خۆمانی بۆ ئامادە بکەین. پێشینەکانی ئێمە چۆن خۆیان بۆ ئەم مانگە پیرۆزە ئامادە کردووە. چی بکەین بۆ ئەوەی مانگی ڕەمەزان بکەینە مانگی لێخۆشبوونی گوناهەکانمان. وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. پێشەکی پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزان دەکەین لە موسڵمانان بەگشتی و بینەران و بیسەرانی خۆمان بە تایبەتی و مێداوارین خوای گەورە مانگە بکاتە مانگی خێر و خۆشی بەسەرمانە و ئەم مانگە خوای گەورە بیکاتە مایەی هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ لە ژیانمانە و چاکبوونی بارودۆخ و وەزعی خەڵکی کە ئێستا بەڕاستی لە وەزعێکی ناڕەحەت و نالەباردان. طبعا ڕەمەزان یەکێکە لەو مانگە گەورە و پیرۆزانەی کەوە لە گەورەی مانگی ڕەمەزانە قورئانی تێدا هاتوۆتە خوارەوە و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم خولەفای ڕاشیدین سەحابەکان سەلەفی ئەم ئومەتە هەر کام بە شێوەیەک لە شێوەکان پێش ئەوەی مانگی ڕەمەزان بێتە پێشەوە ڕایان گەیاندووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم گێڕدراوەتە فەرموویەتی قەد ئەضەلەکم شەهر عەظیم. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام مانگی ڕەمەزانی بە مانگێکی گەورە باس کردووە کەواتە ئینسانی موسڵمان دەبێم بە پێی گەورەیی هەر عیبادەتێک هەر دروشمێکی پەرستشی دەبێ بەبێ گەورەیی ئەو دروشمە ئینسان قەدری ئەو عیبادەتە ڕابگرێ کە یەکێک لەو ڕاگرتنی قەدر و گەورەی ئەم عیبادەتە ئەوەیە کەوا ئێمە لە ڕەمەزاندا چۆن پێشوازی لێ بکەین و چۆن بچینە ناو ڕەمەزانەوە. چونکو زۆر جار خوای گەورە ئەفەرمێ ئەی ئەوانەی ئیمانتان هەیە لە دەرگاکانی خۆیانەوە بچنە ماڵەکان، لە غیری دەرگاکانی خۆیانەوە مەڕۆن، کە ئەمە بەڕاستی ئاماژەیەکە بۆ ئەوەی کەوا ئینسانی موسڵمان بزانێ لەکوێ بچێت ناو عیبادەتەکان. چونکو زۆر جار دەبینین کەسی وا هەیە عیبادەتێک بەندایەتیەکە ئەنجامەدا یا خۆی ئامادە ئەکا بۆی عیبادەتی ئەنجامدا بە سێرکی خۆ ئامادەکردنەکەی نازانێت چۆن خۆی ئامادە کردووە لەبەرەوەی با عیبادەتەکەشی ئەنجام بدا لە ڕووکار و دەرەوەدا کە عیبادەتەکەی وەکو عیبادەتێک داواکرا واوێ بەڵام چوونە ناوەی سێرەکەی وانییە. بۆیە بەڕاستی لە پێشوازی مانگی ڕەمەزانە زۆر بەداخەوە ئێمە یەکێک لەو هەڵەزەقانەی دەیکەین لە سەرەتای مانگی ڕەمەزان ئەڵێن خۆزگە ڕۆژێ دواتر بێ، لە کۆتایی شەوەڵین خۆزگە ڕۆژێ زووتر بێ، کەمە بەڕاستی دروست 180 دەرەجە پێچەوانەی ئەوەیەکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم موژدەی بە سەحابەکان دەدا، خولەفای ڕاشیدین سەلەفی ئەم ئومەتە موژدەیان بە یەکتر دەدا بە هاتنی مانگی ڕەمەزان. یەکێک لەو هەڵانەی تر کە ئێمە دەیکەین بەڕاستی لە پێشوازی ڕەمەزاندا کە ئەسڵەوەی پێشوازی ڕەمەزان ئاوا بکەین، یەکەم بە تەوبە و گەڕانەوە، دووەم بە دانانی بەرنامەیەک کە لە ڕەمەزانە چی بکەین، سێیەم بەوەی کەوا ئێمە لە ڕەمەزاندا چۆن سوود لە کاتەکانی ڕەمەزان وەرگین، چوارەمیش ئەوەیە کەوا ئێمە ڕەمەزان چۆن بکەینە توێشوویەک بۆ قیامەتمان کە بەداخەوە زۆر جار ئێمە لە پێشوازی ڕەمەزانە ئەوەندەی کە بیرمان لە تێرکردنی ڕوحمانە، ئەوەندەی بیرمان لەوەیە کەوا چۆن ڕوحمان تێرکەین 100 بەرامبەری ئەوە بیرمان لەوەیە کەوا جەستەمان جۆن تێرکەین. ئێمە لە ڕەمەزانە یەک ژەمنان ناخوین، یعنی دوو ژەم دەخۆین ژەمێکی ناخوین، ئەو دوو ژەمە حەقی چوار ژەم دەکەینەوە نەکەوەی کەوا حەقی ژەمێک. کەواتە پێشوازیکردنی ڕەمەزان ئێمە زیاتر گرنگیمان بە جەستەمان داوە، گرنگیمان بە خواردنێکی مادی داوە بۆ لاشان. بۆیە دەبین هەر کەس کە ڕەمەزانیەتە پێشەوە چیە کاتێ زەخیرە ساز دەکە، بەڵام ئەسڵەوەی پێشوازی ڕەمەزان تۆ هەوڵ بدەی ڕوحت تێرکی، بەتایبەت لەو زروفەی ئەمڕۆدا کەوا خەڵکان بەهۆی ئەو بارودۆخ و زروفەی کە خۆمان خوڵقاندومانە بۆ خۆمان کە دەستی خۆمانی تێدا فەرمان کەسبەت ئەیدیکم ئێمە وامەلەیەتەوە ڕوحمان زۆر پێویستی بەوە هەیەکەوە پشوویەک بدا چاکترین کات چاکترین شوێن چاکترین زەمن بۆ پشودانی ڕوحەکان بریتە لە ڕەمەزان. بۆیە دەبێت ئینسانی موسڵمان بە هەند ئەم مانگە وەرگرێ و بە شێوەیەکی شەرعیانە پێشوازی لە ڕەمەزان کە گونجاوترین یا سەرەتاییترین ڕێباز بۆ پێشوازی لە ڕەمەزان بریتە لە تەوبە و گەڕانەوە. دیارە ئێمە وەکو میلەتێکی موسڵمان و تاکێکی موسڵمان
لە هەموو کاروبارێکمانە ئەگەڕێنەوە سەر چاوە پاک و بێگەردەکانمان کە قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەچ کاتێک کە ئەکەوتە نزیکی سەروبەری ڕەمەزانەوە، یعنی کە مانگی ئەبینی بۆ مانگی ڕەمەزانی ئەبینی بۆ بەڕۆژوبوون دوعای خێریە کرد، هەمیشە ئەیفەرموو اللهم أهله علينا باليمن والإيمان والسلامة والإسلام ربي وربك الله هلال رشد وخير. بەمانکەی ئەفەرموو داوای کرد لە خوای پەروەردگار کە خوای پەروەردگار ئەو مانگە بە خێر و خۆشی و بە یمن و بە فەزڵ و بەرەکەتی خۆی و بە ئیمان و بە ئیسلامەوە بەسەر ئومەتی پێغەمبەرا بێنێتەوە و بە مانگەکەی ئەوت خوای من و خوای تۆ ئەڵڵایە پەروەردگارمانە ئینشاءالله ئەمانێکی پڕ خێر و فەڕ و بەرەکەت ئەبی. پێش هەموو شت ئێمە ئەبێ دوعا بکەین کە خوای پەروەردگار ئەم مانگی ڕەمەزانە بە یمن و فەزڵ و بەرەکەتی خۆی بەسەر ئومەتی ئیسلاما بێنێتەوە کە هەموو لایەکمان ئینشاءالله تایە سەربەرز و ڕووسۆ بین. چۆن خۆمانی بۆ ئامادە ئەکەین دیارە ڕەمەزان یان ڕۆژوی ڕەمەزانێکێکە لە پێنج پایەکەی ئیسلام کە ئەو پێنج پای ئیسلامی لەسەر دروست بووە یەک لەوانە ڕوکنی پێنجەمە بریتێ لە ڕۆژوو. ئێمە جارێ وەکو ڕوکنی ئەم دینە تەماشایەکەین. پاشان ئێمە کە بۆ مانگی ڕەمەزان ئەکەوینە مەیدان و ئەکەوینە سەحرایەکەوە کە خەریکی مسارعە و خەریکی زۆرانبازین لەگەڵ نەفس و هەوەس و شەیطان و ئارەزوەکانی نەفسی ئینسان کە لەسەری خەلق بوو ئەگەر کۆنتترۆڵی خۆینەکە بە فەتارەیە ئەبا. بۆیە خوای پەروەردگار کە مانگی ڕەمەزان باسی ڕۆژی مانگی ڕەمەزانمان بۆ کار لە دوو ئاەت بە دوای یەکدا ئەگەر زۆر جوان لێی وردبینەوە، یعنی خۆ ئامادەکردنیەکی نەفسی و ڕۆحی زۆر بە قەوەتی تایە بۆ مرۆڤی باوەڕدار. خوای گەورە فەرمووی یا ئەیها الذین آمنوا جارێ خطاب بە ئیمانداران كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم. ڕۆژوتان لەسەر فەرز کراوە وەکو چۆن لەسەر ئومەتانی پێش ئێوەش فەرز کراوە، کەواتە هەر لە ڕێوە ئەژنۆت نەشکێ بڵێ وەڵا ئەمە قورسە ناگیری ئاخر خەڵک ئێستا وایە بەخوا ئەمساڵ گەرمە بێ، بەخوا ئەمساڵ گرانیە بێ، بەخوا ئەمساڵ زەحمەتە بگیرێ، هەر لە ڕێوە هێشتا مانێکی ماوە قەڵەمی ئەژنۆی شکاوە. بۆ چکە ئەم عەزیمەتەی نییە کە ئەم ئاەتە بۆی باس ئەکا. خوای پەروەردگار ئەفەرمێ پێش هەموو شت ئەفەرمێ هەروەکو چۆن لەسەر ئێوە فەرز کراوە لەسەر ئومەتانی پێش ئێوەش فەرز کراوە. دڵتان لە خۆتاندا نەمێنێ و لێی مەترسن و لێی مەتۆقن ئەگەر بە حاڵەتی دنیاش بیری لێ بکەیتەوە. ئێستا لەم هەموو تەقەنیات و تەکنۆلۆژیا و پێشکەوتنیات سەلاجە هەیە، موبەریدە هەیە، موجەمیدە هەیە، ئاوی سارد هەیە، هەرچی خواردن و خۆراک و خۆشی هەیە، خۆ ئومەتانی پێش و ئەوانەشیان نەبوو. لەبەرەوە هەل دەڕێوە خوای گەورە فەرمێ لێی مەترسن لەسەر ئێوە فەرز کراوە لەسەر ئومەتانی پێش ئێوەش فەرز کراوە ئەوانش گرتویان و توانیویانە. كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون بۆی بێتە مەدرسەیەک بۆ مەدرسەی تەقوا. جا پاشان ئەفەرمێ فمن شهد منكم الشهر فليصمه. هەچ کەس کەوتە مانگی ڕەمەزانەوە ڕەمەزانی بینی ئاگاداری ڕەمەزان و بە ڕۆژوو بێ. لە دوای ئەوە خوای گەورە ئاسانکاریەکی تر بۆ ئێمە بەیان ئەکا هەچ کەسێکە لە سەفەرە یان نەخۆشە فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. ئەگەر یەکێک نەخۆشە و ئەگەر یەکێک لە سەفەرە یاخود پێش ئەوە ئەیامە معدوودە خوای گەورە ئەفەرمێ چەند ڕۆژێکی ژمێرراوە، چەند ڕۆژێکی ژمێرراوە ئەفەرمێ، یعنی لەوەش مەترسن. 2 مانگ نییە، 3 مانگ نییە، 80 ڕۆژ نییە، 90 ڕۆژ نییە، 100 ڕۆژ نییە، ئەیامە معدودات. ئەها خوای گەورە بچووکێکاتەوە چەند ڕۆژێکی بژێرراو ژمارە کراوە، ئیتر 29 28 30 هەرچەندێکە لەوە زیاتر تەجاوز ناکە. پاشان ئەوەی کە نەخۆشە و ئەوەی کە سەفەریە ئەڵێ نەخۆشم عوزرم هەیە، سەفەریم عوزرم هەیە، خوای گەورە فەرمێ مەیگرە فعدة من أيام أخر. وەرە کاکە لە ڕۆژانی دوای سەفەرەکەت یا دوای نەخۆشیەکەت چاک بوویتەوە بیگرە. ئەمە هەموو ئاسانکاریەکانە کە خوای گەورە پیشانە دەدا. پاشان ئەوەی کە هەر ناشتوانێ ئەوە فیدیە ئەیات مەسەلا بەبوونەی نەخۆشیێکی مزمین و بەردەوامی هەیە یاخود پیرە وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين. ئەوەی کەوا ناتوانێت فیدیە بە خواردنی هەژارێک با ڕۆژانە چەندێکە چەند ڕۆژ ڕەمەزان بۆ ئەوە نەخواردن بە. لە ئاەتی دواترا فەرمێ بەعەلەنی خوای گەورە فەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. خوای گەورە ئاسانکاری ئەوێ بۆ تۆ قرس و سەختی ناوێت. کەواتە هەموو ئەم ئەگەرانە خوای گەورە ئەیخاتە پێش چاود مەترسە لە ئومەتانی پێشوش فەرز بووە وەکو ئێوە گرتویانە چەند ڕۆژێکی کەمە ئەگەر نەخۆشی مێگرە ئەگەر سەفەریت مێگرە ئەگەر ناتوانی مێگرە فیدیەکەی بە و خوای گەورە ئاسانکاری و
سادەیی و خۆشی بۆ ئێوە نەک سەختگیری ئەگەر ئینسان بەم ڕۆحیەتەوە سەیر ڕەمەزان بکە دیارە ڕۆحیەتێکی بە قەوەتی هەیە و ئیمانێکی بەهێزی هەیە و بە ڕۆحیەتێکی زۆر ئامادەیەوە ڕۆکاتە ڕەمەزان و خۆی بۆ ئامادەکە وەکو عیبادەت وەکو بەجێهێنانی واجب نەک وەکو بێگار نەک وەکو ترسان لێی نەک وەکو ئیستغلالکردنی ڕەمەزان لەلایەن زۆر کەسەوە بۆ تیجارەت و بۆ شت ساختکردنەوە بۆ بازارکردن و هەر لە ئێسەوە هەموو ماڵەکان ئەکەونە ئەوەی کەوا ئەرزاق و خۆراکی ڕەمەزان خەزنەکەن بەشی دووسێ مانگ وەکوی بڵیت لە ڕەمەزانە خواردن نامێنێ نە ئەمە خۆ ئامادەکردن نیە بۆ ڕەمەزان بەڵکو ئەم ڕۆحیەتە خۆ ئامادەکردنە بۆ ڕەمەزان کە تۆ بزانی بەرەو عیبادەتێک ئەچی بەرەو واجبێکی ئیلاهی ئەچی و خوای پەروەردگاریش هەموو ڕێەکانی لێگرتووی کە بیانوت هەبێ بڵێ ناتوانم یا قورسە یا سەختە یا پێم ناکرێت. بێگومان مانگی پیرۆزی ڕەمەزان یەکێکە لەو مانگانی کە خوای سوبحانەهو وتەعالا جیای کردوتەوە لە مانگەکانی تر بۆ ئەوی مرۆڤ لە هەر ساڵێکدا کە خوای گەورە لە دوای 11 مانگی ڕەمەزان دێنێتەوە ئیعادە نەزەرە لە ژیانی خۆی بکە لە ماوەی ئەو ساڵە چی کردووە چه هەنگاوێکی ناوە چه عیبادەتێکی ئەنجام داوە چه کارێکی خێری کردووە لە ماوەی ئەم 11 مانگە هەر گوناه و هەڵە و تاوانێکی کە ئەنجام دابێ ئەم مانگە خوای گەورە وەکو فەزڵ و منەتێک بۆ مسلمانان فراهەمی کردووە بۆی مسلمانان بەخۆیان نابچنەوە یەکەمی شتێک کە مسلمان پێویستە لە مانگی ڕەمەزانە لە بێدایەتی ڕەمەزانە بیکە ئەوەیە کە خۆی ئامادە بکە وەکو چۆن کەسێک کە ئەڕوا بۆ سەفەری حەج فترێک لەمەوبەر لە بۆ پێش خۆی بۆ ئامادەکە بە هەموو پێداویستیەکانیەوە ئەڕوا بۆی کە ئەو سەفرە سەفەرێکی سەرکەوتوو بێ بتوانێت بەو شێوازی کە خۆی بەرنامە ڕێژی بۆ کردووە بە سەرکەوتوی بڕات و بێتەوە مانگی ڕەمەزانیش بەڕاستی پێویستی بەوە هەیە کە زەمینە سازی بۆ بکەی خۆتی بۆ ئامادە بکەی یەکەمین شتێک کە مرۆڤی مسلمان پێویستە بیکە بینی خۆی خوا بەهێز بکە و تەوبە بکە لەو گوناه و هەڵە و تاوانانەی کە کردوێتی و سوپاسی خوا بکات لەسەر ئەوەی کە خوای گەورە یارمەتی داوە هاتێتەوە مانگی ڕەمەزان مانگی ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی کە گەورەترین معجزە کە خوای گەورە بۆ پێغەمبەری ناردووە بۆ ئومەتی پێغەمبەری ناردووە کە بریتێ لە قورئانی پیرۆز لە مانگی ڕەمەزانە دابەچێتە خوارەوە شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه خوای گەورە فەرمێ مانگی پیرۆزی ڕەمەزان و مانگەیە کە قورئانمان تیا نازڵ کردووە قورئانی جو معجزە گەورەیە کە بۆ پێغەمبەر هاتووە عەلەیهی سڵات وەسەلام هەتاوەکو ئێستا و تا ڕۆژی قیامەتیش هیچ کەسێک نەیتوانێ و ناتوانێ پیتێک حرفێک ئاەتێک سوورەتێک لە قورئان زیاد بکە یان لێکم کاتەوە کە ئەمەش دلیلی ئەو معجزەیە کە خوای گەورە بۆ پێغەمبەری ناردووە فەزڵ و گەورەی مانگی ڕەمەزان یەکێک لە فەزڵەکانی ئەوەیە کە قورئان لەم مانگە دابەزیوە کە بێتە بەرنامەی ژیان کە بێتە مای هیدایەت و ڕێڕۆشنکردنەوە بۆ مسلمانان بۆیە مسلمان یەکەمین شتێکە لەسەرێتی بینی خۆی خوا بتەو بکە بەهێزی بکە و تەوبە بکە خۆی بۆ ئامادە بکە چونکە عیبادەتی مانگی ڕەمەزان جیاوازترە لە مانگەکانی تر چ لە خوێندنی قورئان چ لە فێربوونی وانەی سەبر و خۆراگری چ لە صدقە و خێر و خێرات ئەوانەی کە گرنگە ئینسانی مسلمان لە مانگی ڕەمەزانە ئەنجامی بدات بۆیە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام پێش ئەوەی کە ڕەمەزان بێ خۆی بۆ ئامادە کرد لە ڕەمەزاندا چەندین جار ختمی قورئانی کردوێتەوە ئەو قورئانە کە ئێمە بە تەماشاکردنی بە گوێگرتنی بە خوێندنەوەی ئەجر و پاداشمان بۆ نووسرێ بۆیە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام هەمیشە خۆی و دەوروبەرەکەی خۆی وا ڕاهێناوە کە دیراسەیەکی وردی قورئان کەن لە تەفسیرەکەی لە شێوازی وتنەوە و خوێندنەوە و جوان خوێندنەوەی چونکە قورئان بە تەماشاکردن حتا بە خوێندنەوە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام لە یەکێک لە فەرمایشتەکانی ئەفەرمێ ئەگە هەر یەکێک لە ئێوە پیتێک لە پیتەکانی قورئان بخوێنێتەوە دە خێری بۆ نووسرێ دە چاکەی بۆ نووسرێ ئەگەر بڵێ ئەلیف لام میم کە کاتە سێ پیت سی چاکەی بۆ نووسرێ ئەگەر بێت و لە مانگی ڕەمەزانە تۆ بتوانی زیاد لە جارێک ختمی قورئان بکەیت ئەم هەموو خێر و خێراتە بۆ خۆت فراهەمێنی سەلەفی ئێمە چۆن پێشوازی لە ڕەمەزان کراوە یەکەم سەلەفی ئومەتی ئێمە هەموو وەکو ئێمە بەشەر بوو پێویستی بە خواردن و بە ژیان هەبوو بەڵام لە مانگی ڕەمەزانە یەکەم خاڵ ئەو بووە کەوا دەستگرتنیان بە دنیاوە کەمتر بوو بەو معنایە کار و کەسابەتیان لە مانگی ڕەمەزاندا هەڵپەساردووە ئیلا کەمێک بەشی ژیانیان نەبێت نەچون بە دوای ژیانە کاتە یەکەمین خاڵ ئەوەیە کەوا کاری دنیاین هەڵپەساردووە ڕاگرتووە تا دوای ڕەمەزان ئەمە یەکەم دووەم ژیانیان زیاتر لە مزگەوت تا بەسەر بردووە فەرموویانە مانەوەمان لە مزگەوت دەمان پارێزە لە بێبەشبوون لە ئەجری ڕەمەزان و بە دوورمان دەکا لە غەیبەت
سێم بەردەوام مدارسی قورآنیان کردەوە تا پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو ڕەمەزانێک لەگەڵ جوبرەئیلە کۆ تا ساڵی تەمەنی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام 2 جار مدارسی قورآنیان کرد. کاتە سەلەفی ئومەتی ئێمە لە پێشوازی ڕەمەزانە خۆیان ئامادە کردووەکەوە ڕەمەزان چۆن قەرەبووی ژیانێکی لە دەستچوو بکەنەوە و هەروەها بەیەک گەشتون لە بەیەک گەشتنیانە مژدەی هاتنی مانگی ڕەمەزانیاندا و دوعاشیان کردووە کە خوای گەورە بیان گەیەنتە ڕەمەزان و کەژنە ڕەمەزانیش دوعایان کردو خوای گەورە ڕەمەزانەکەیان لێ وەرگرێ. کەواتە سەلەفی ئەم ئومەتەی ئێمە دائیمەن بە دوای ئەوە بوون زەمنێک بێتە پێشێک کە زەمانەکە بێتە مای توێشوی قیامەتیان ئیستیفادەی لێ وەرگرت. پێشینەکانی ئێمە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە قودوەی حەسەنەیە بۆ ئێمە تەماشای بکە پێغەمبەری خوا دوعایە فەرموو اللهم بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان. خوایە مانگی شعبان و ڕەجەبمان بۆ مبارەک و پیرۆز و پڕفەڕ و خێر و بەرەکەتی بکەی و بشمان گەێنیتە ڕەمەزان. ئەها ئەگەر ئینسان تالیبی شتێک بێت چۆن دوعای خێرێکا بکە خوای گەورە بۆی فراهم بێنێ. هێشتا لە شعبان و ڕەمەزانایە پێغەمبەری خوا دوعاکە شعبان و ڕەمەزانمان بۆ بکەی بە مایە خێر و فەڕ و بەرەکەت بشمانگەینتە ڕەمەزان. معنەوەیە ڕەمەزان لەم دوو مانگە گەورەتر و پڕفەڕ و خێر و بەرەکەتترە. بۆ نمونە کە سەیری سەلەفی ساڵحی ئێماکەی ئیمامی زوهری کە یەکێک لە ئیمامە بەرز و عالمەکان تەماشاکەی لە کاتی ڕەمەزانە ئیتر وازی لە تەدریس و دەرزوتنەوە و تعلیم و هەموو شتێک گەیەنە ئەی چیەکە ڕۆیەکەتە قورئان خوێندن. ئیمامی مالیک کە سەر مەزهەبێکە هەمومان ئەزانین کە چەندێک ئیهتیمامی بە علومی حەدیثاوە بە فەرمودەی پێغەمبەری خواداوە تەدریسی علومی حەدیثی کردووە حەدیثی بە خەڵک گوتووەتەوە فێری کردوون و تەدوینی کردووە و خەریکی بووە و دراسی کردووە لە مانگی ڕەمەزانە فەرموێ وازی لە علومی حەدیث و هەموو تەدریس و هەموو ئەمانە هێنا ڕۆیە کردە قورئان ئەی مانگی قورئانە. سفیانی سەوری بە هەمان شێوە هەموو ئەو عولەمایانە هەموو ئەو سەلەفە ساڵحانەی ئێمە وازیان لە تجارەت ئەهێنا وازیان لە تەنانەت لە عیلم ئەهێنا لە ئەعمالی فاضیلەوە بۆ ئەفضەل لە چاکەوە بۆ چاکتر خۆ دەرزوتنەوە و خەریکی فەرمودەی پێغەمبەری خوا ئەمە عملی چاکەیە بەڵام لەو چاکتر مانگی ڕەمەزانەکە ئیمامی مالیک وازی لێناوە ئەو هەموو زاناوە ئەو هەموو کەڵە پیاوانەوە ئەو هەموو ئیماندارانە ئەوەی کە توانی بێتی کارێکی بوو بێ شتێکی بوو بێتوانی بێتی لە ڕەمەزانە پەکی نەکەوێت لەسەر ئەو ئیشە ئەو کارە یا ئەو کاسبیە یا ئەو ڕزقە یا ئەو عیلمە یا ئەو میهنەیە کە هەیەی وازی لێ هێناوە ڕێکرێتە مانگی ڕەمەزان چووکە وتێتی مانگی ڕەمەزان ئیتر مانگی قورئانە مانگی دراسەکردنی قورئانە چووکە جوبرەئیل هاتووەتە خوار لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دەوری قورئانی لەگەڵ پێغەمبەرا کردووەتەوانێ بۆ چونکە وەکو مەدرسەی تەقواکە کە لەعلەکم تەتەقون چۆتە قاڵبی ئەوە کە ئەوانیش هەموو وازیان لێ هێناوە یانزەمان ئێمە خەریکی خواردنەوە عیش و نۆش و سەفا و سەیران و دنیا و عنعنە و زینەتی دنیاین دەیتر با پێش ڕەمەزان یعنی خۆمان تۆزێ بۆ خوا یەکلا بکەین وەکو سەلەفی ساڵح چۆن وازیان لە عیلم و تەدریس هێناوە کە پیرۆستی نیشتە وازیان لە هەندێک تیجارەت و زەراعەت هێناوە کە بۆ مانگی ڕەمەزان پەکیان لەسەری نەکەوتووە. ئەمڕۆژ ئێمە ژەگەرێکێک ئەتوانێت کاسبەکەی وایە ڕۆژی 12 سەعات ئیشەکە بابیکا بە 6 ساعات و 6 ساعاتەکەیت بۆ ڕەمەزان تەرخان بکە. ئەگەر وازی لە عیلم و تەدریس و هەر شتێکی تر هێنا لەبەر خاتری مانگی ڕەمەزان بۆی ڕووبکاتە تەقوا و عیبادەتی خوای پەروەردگار وەکو سەلەفی ساڵحی ئێمە بەو شێوەیە کە چۆن وازیان لە هەموو شتێک هێناوە تەنها و تەنها خاڵی جەوهەریان لە مانگی ڕەمەزانە بریتی بۆ لە عیبادەت و تەقوا و چاکە و ئیحسان و دەورکردنی قورئان بەو شێوەیە کە ئەوان پیادەیان کردووە. ئێمە لە هەموو کار و کردەوە چاکەکانمانە کردەوە باشەکانمانە پێویستە چاو لە پێشینانی خۆمان بکەیت. سەلەفی ئەم ئومەتە پێشینان لە پیاوچاکان لە پیاو ساڵحان لە زانایان ئەوان هەمیشە چیان کردووە 6 مانگی ماوە بۆ ڕەمەزان ئەم دوعایان کردووە اللهم بلغنا رمضان يعني دوعایان کردو خوای پەروەردگار بمانگرێنە بە ڕەمەزان چونکە ئەوان لە معنا و حقیقەت و ناوەڕۆکی ڕەمەزان تێگەشتون چونکە بەڕاستی ئەو عیبادەتێکە لە ڕەمەزان ناکرێت لە غەیری ڕەمەزانە ناکرێت. ئەوان بە هەموو شێوازە خۆیانیان بۆ یەکلا کردێتەوە حتا خەمی ئەویان بۆ کە ڕەمەزان لە کۆتاییە بووە ڕۆشتووە خەمێکی گەورەیان بۆ دروست بووە کە ڕەمەزان ڕۆی تر خوازانێ ئەمان ئەمێنیان نامێن جاری تر بگەنەوە بە خزمەتی ڕەمەزان. بۆیە ئێستا ئێمە کە بەرەو ڕەمەزانە چین لەوانەیە کۆمەڵێک خەڵک کۆمەڵێک دەموچاو ئێمە لە ڕەمەزانی پارا بینی بێتمان بەڵام ئێستا نایبینین. بۆ ئێمە هەمیشە بە دوعا بکەین بڵێن خوای پەروەردگار بمانگرێنە بە ڕەمەزان لەبەرەوە نازانین کە ئێمە لە ڕەمەزانێکی تر کە سەر لە نوێ جارێکی تر ساڵێکی تر یێتەوە پێگەینەوە یاننا. بۆیە گرنگە ئێمە هەمیشە لە کارە چاکەکانە پێشینەکانی خۆمان بکەینە قودوە پێشەوا و سەرمەشق و پێشەنگی خۆمان کە ئەوان هەمیشە دوعایان کردو پاڕاونتەوە کە خوای گەورە ڕەمەزانیان بەنسیب بکە. خاڵێک کە زۆر گرنگە کە ئاماژەم پێکرد دووبارەی کەمەوە ئەلێرەوە دەست پێ بکەین گرنگەوەی ئینسانی موسڵمان بەرنامەیەک دانی لە ڕەمەزانە چی بکە.
ئێتارێک چوارچەوەیەک دانێت لەم چوارچەوەیەدا ئەم مانگە کە دێتە پێشەوە 29 یا 30 ڕۆژە لەم 29 ڕۆژدا چی بکەم چۆن سوودی لێ وەرگرت لەبەرەی ڕەمەزان کۆمەڵێ تایبەتمەندی هەیە کە ئینسان دەتوانێت بەردەوام بە 29 یا بە 30 ڕۆژ ژیانی بکاتە سفر مەبەستم چی ژیان بکاتە سفر یعنی ژیان بێتە لاپەڕەیەکی سپی جوان هیچی پێوە نەمێن بەچی یەکێک لەوانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه زۆر فەرموودەمان لە بابەتی ئەوە هەیە کە ئینسان لە ڕەمەزانە ئیستیفادە لێ کاتە چۆن سوود لە ڕەمەزان وەرگرین ئەوەیە کەوا بەرنامەیەکی چڕوپڕدانین بۆ ئەوەی هیچ نەبێت لەم 30 ڕۆژدا بتوانین ڕۆحەتینوەکانمان تێراو بکەین بەوەی کەوا بەردەوام لەگەڵ قورئانە بژین بەردەوام لە مزگەوتەکانە هەوڵ بدەین لە هەرکوێ دەرزێ دەورێ هەبوو ئێمەش بەشدار بین تێ هەوڵ بدەین لەوەی کەوا لە پێش هەموو بانگێکە لە پێش هەموو بانکە لە مزگەوتەکان ئامادە بین لە دوای نوێژەکانەوە هیچ پەلەی ئەوەمان نەبێتەوە بچینە دەرەوە بەڵکو لە دوای نوێژیکانیشەوە لە مزگەوتا بمێنینەوە و ئەوجا هەوڵ بدەین کەوا وردێکی ڕۆژانەمان هەبێ ئەوەی کە خوێندەوارە لە قورئان ئەوەی خوێندەوارینە وردێکی ڕۆژانە هەبێت لە تەسبیحات لە سەڵەوات لە ئیستیغفار لەوەی کەوا بتوانێت لەم ڕەمەزاندا کە چاکترین فرسەتە چونکو شەیطان بەستراوەتەوە کۆت کراوە ئینسانەکان زیاتر دەتوانن عیبادەت بکەن و شەیطان کەمتر دەتوانێت سەفەریان پێبرێت کاتە لە پێناوی سپیکردنەوەی پەڕەی ژیانمان ڕەمەزان بابین سوودێکی لە وەرگرین ئەویش بە ڕۆژوبوونی ڕۆژی بەردەوام تەراویح یا شەو نوێژ و هەروەها ئەوەی کەوت خوێندەوارە قورئان بخوێنێ ئەوش خوێندەوارینە بە ذیکر و تەسبیحات و سەڵەوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لێخۆشبوون بۆ خۆمان مسۆگەر بکەین لە ڕەمەزاندا زۆر هەل هەیە زۆر فرسەت هەیە کە ئینسان بیقۆزێتەوە بۆ ئەوەی زیاتر باڵانسی ئەعمالی ساڵحی پێزیاد بێتەوە علەمایانی ئێمە سەلەفی ئێمە فەرمون الأيام والليالي خزائن فضع فيه ما شئت فسوف تلقاه شەوان و ڕۆژانی ئێمە ئەفەرمون خەزیێنەیە قاسەیەکە گەنجینەیەکە لەم گەنجینەیەدا شتێک دابنێت چونکە سبەینێ ئەو شتە ئەبینیتەوە ئەدەنەوە ئینسان لە ماڵەوە قاسەیەکی دانەوێ پڕی کرد بێت لە ئاڵتۆن و زیو هەچ کاتێک قاسە بکاتەوە هەر ئاڵتۆن و زیویتیایە ئەگەر خۆڵ و قڕی تیادانێ شتی بێقیمەتی تیادانێ هەر کاتێ بیکاتەوە شتە بێقیمەتەکەی هەرتیان ماوە بۆیە پێشینانی ئێمە فەرمون ئەم ڕۆژگارانە و ئەم شەوانێک کە ئێمە لە ژیانی ئێمەدا هەیە و بریتێ لە کۆی عەمری ئێمە ئەم شەو ڕۆژێکە گوزەرەکە وەڕوا بریتێ لە خەزیانە و بریتێ لە گەنجینەیەک دە لە ناو خەزیانە و گەنجینەکە تا شتێک دانێت چونکە سبەینێ دێتەوە بەردەمە ئەو کتابەیە کە خوای گەورە فەرمێ هذا کتابنا ينطق عليكم بالحق ئەمە کتێبێکە لە ڕۆژی قیامەتە ئەو دۆسیە و ئیزبارەی تۆ لە بەردەمی خوای پەروەردگارە دائەنرێت ئەمە کتێبێکە بە حەق لەسەر ئێوە قساکە هەرچیتان کردووە ئینا كنا نستنسخ ما كنتم تعملون هەمومان فۆتۆکۆپی کردووە ئەسڵەکەی لە دنیا کردوتە گیراوەکەی کۆپیەکەی لای خوای پەروەردگار لە دۆسیەکە هەیە پیشانتێنەوە کە چیت کردووە بۆیە ئینسان وەک ئیمامی حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئینەما ئەنتە ئەیام ئەی ئینسان تۆ چەند ڕۆژێکی ناش لە چەند ساڵێکی كلما ذهب يوم ذهب بعضك هەر ڕۆژێک ڕۆی تۆ هەندێک لە تۆ ڕۆشتووە بۆ چونکە هەنگاوێک لە دنیا دوورەکەویتەوە هەنگاوێک لە قیامەت نزیکەکەویتەوە کەواتە ئەم خەزیێنە و گەنجینەیە کە شەوان و ڕۆژانی ئێمەیە لە تەمەنی ئێمەیەوە بە تایبەتی تریش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئینسان با هەوڵ بدات وەک عەرزم کردی ئەگەر ئێستا 5 فەرزە ئەچێ بۆ مزگەوت یا 2 فەرز یا 3 فەرز ئەچێ بەیانیان و عیشایان ناچێ سیەکەی ترەچێ با بیکا بە 5 فەرز ئەگەر 5 فەرزە ئەچێ با بچێت تەراویحەکانیشی بە جەماعەت بکە با ئەگەر لە ساڵێکا جارێک و 2 جار قورئان ختمەکە با لە ڕەمەزانە جارێک حەدی ئەقل 2 جار قورئانەکەی ختم کاتەوانێ با شەوی لەیلەتول قەدرەکە دابنیشێ با ئیحسان بکە با سەدەقە بکە بۆ کودایەکمان عایشە فەرمێ پێغەمبەری خوا هەموو کاتێ بەخشندە بووە بەڵام وەکانە فی ڕەمەضانە ئەجود بەڵام لە مانگی ڕەمەزانە پێغەمبەری خوا بەخشندەتر بووە با دەستی بەخشندەیی درێژکەین باسی لێ ڕێحم بەجێ بێنین با تاعەت و عیبادەت زیاد بکەین هەموو کۆی ئەمانە ئەکاتە ئەو مەدرسە تەقوایی کە ئاەتەکە فەرمێ لعلکم تتقون بەڵکو ئینشاءڵڵا لە سەر تای تەرازوی چاکەکانمان ئەم قورسیانە وای لێ بکا بە قورسیەکە زۆر قورستر بێ وەک لەوەی لە دەتای گوناهەکانمان ئینشاءڵڵا بە کۆی هەموو ئەو تاعەت و عیبادەتانی کە لە مانگی ڕەمەزانە ئەیکەین بە فرسەت وەری بگرین هەموو شتێکی باش هەموو شتێکی چاک چونکە ئێمە گەر نیەتەکانمان ساغ نەکەینەوە تا ئێوارە دەممان بگرینەوە لە گوناه چاومان بگرینەوە لە نەزەر گوێمان بگرینەوە لە بیستنی غەیبەت هەرچی ئازایە بە تۆ هەیە لە گوناه بیپارێزی بەڵام نێتی بۆ خوای پەروەردگار لەگەڵا نەبێت نە ئەوەتە خوای پەروەردگار کە
كباسي قربانية كأفرمي لن ينال الله لحومها ودماؤها ولكن يناله التقوى منكم ئەم گۆشت و خوێن و ئێسقانە ناگا بەخوا خی گەورە گۆشت و ئێسقان و خوێنی ناوێ ئەی چێوێ لكن يناله التقوى منكم تەقواکەی ئێوە ئەگا بەخوای پەروەردگار خی پەروەردگار چی وەرەگرێت تەقواکە وەرەگرێت تۆ هەتا ئێوارە لەو سەرجادەیە 50 حیوان بە عەرزا بڵێ ئەمە قوربانیە بۆ خی پەروەردگار ئەمە خێر و سەدەقەی بۆ خی پەروەردگار بەڵام ئەگەر نیەتەکە نیەت بۆ خوا نەبوو ئەگەر بۆ پەروەردگار نەبوو لله في الله نەبوو ینی خی پەروەردگار وەری ناگرێت ولكن يناله التقوى منكم خی گەورە تەقواکەی لە ئێوە وەرەگرێ با ئێمەژوک ئەو ئاەتە پیرۆزەکە فێرمانەکە هەرچیەک ئەکەین لە مانگی ڕەمەزانە نیەتەکەمان بۆ خی پەروەردگار بێ خۆمان لەگەڵ خی خۆمانە ساخکەینەوە ئەو کاتە ئینشاءڵڵا خی پەروەردگار ئەمانەشمان بۆ کا بە وەسیلەی لێ خۆش بوو. بێگومان مانگی ڕەمەزان مەغفرەت و لێخۆشبوونی خی پەروەردگارە ڕەحم و سۆز و بەزەیی خی پەروەردگارە و تەوبە و ئیستیغفاری مرۆڤەکان لە ڕەمەزانە ئەم سێ شتەکە گرنگە ئێمە بەو ڕۆحێتەوە بچینە مانگی ڕەمەزانەوە بینی خۆمان و خی پەروەردگار چاک بکەین پابەندی خۆمان بۆ بە شەرعی خی پەروەردگار و زیاتر تۆخ بکەینەوە و خۆمان و ماڵ و مناڵمان پەروەردەیەکی ڕاست و دروست بکەین بۆی کە بتوانین ئەو لێخۆشبوونین کە خی پەروەردگار لە ڕەمەزانای بەخشێ بە مرۆڤەکان ئێمەشی تیا بێبەش نەبین بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هر کسی خوی آماده بکە بە تەواوی بە ئیمانێکی ڕاست و دروستەوە مانگی ڕەمەزان بەڕۆژوو بێ و ئەگەر بتوانێت نوێژەکانی بە جەماعەت ئەنجام بدا و ئەگەر بتوانێت لەو مانگە خێر و خێرات بکە سەردانی فەقیر و هەژار بکە بەزەی بە فەقیر و هەژارەکان و بێنەوەکان بێتەوە ئەوەندەی کە پێی ئەکرێ هاوکاری و پشتیوانیان بکە ئەوە بێگومان باشترین فەرسەتێکە بۆ ئەوەی کە خی گەورە لێمان خۆش بێت لەو گوناه وڵەتاوانەیە کە لە پێشترا کردومانە بۆیە پیغمبر عليه الصلاة والسلام فرمي إذا جاء رمضان فتحت أبواب الجنة وغلقت أبواب النار وصفدت الشياطين كاتك رمضان ديت كرمضان ديت خواي پروردگار درگاکانی باش دکاتەوە ئەمە بەزەیی و میهرەبانی خی پەروەردگارە بۆ بەندەکانی و بە هەمان شێوە هەموو دەرگاکانی جەهەنەمیش داخرێن و شەیاطینەکانیش کۆت و زەنجیرەکرێن و لە مانگی ڕەمەزانە هیچ زەرەر و زیانێکیان بۆ مرۆڤەکان نابێت بۆیە ئێمە لەو ڕوانگەوە تەماشای ڕەمەزانەکەین مادام دەرگاکانی باشمان بۆ کراوەتەوە مادام خی پەروەردگار بێتە سەر ئاسمانی دنیا و چاوەڕێ بکە کە مرۆڤەکان داوای لێخۆشبوونی لێ بکەن خی پەروەردگار لێیان خۆش بێ فرصتێکە بۆ ئێمە چونکە خی پەروەردگارە فەرمێ وئیذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون أفرمي أي محمد هر كاتك بندكاني من داوایان لمن کرد لمن پارانەوە نزاو دوعایان دەستیان بەرز کردەوە بۆ لای من ئەوە بزانن کە من زۆر نزیکم با ئیمانیان ڕاست و دروست پێ بە تایبەت لە ڕەمەزانە ئێمە گرنگە ئیمانمان تۆخکەینەوە هەروەکو چۆن مۆبایلێک شەحنی سەفر بێتەوە ئەیدەی لە کارەبا بۆ چەند سەعاتێک دەبینی فول دەبێتەوە لە مانگی ڕەمەزانە پێویستە مرۆڤەکان لەو ماوەی مانگی ڕەمەزانە شەحنی خۆیان فول بکەنەوە کە تەحەمولی 11 مانگی داهاتوو بکە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەڕەشەکە لەوەی کە مانگی ڕەمەزان بەڵام لێخۆشبوونی خی پەروەردگاری بۆ خۆگەر نەکردووە گرنگە ئێمە بەو پێێتەوە بچینە مانگی ڕەمەزانەوە پێشواز گەرمی لێ بکەین و بینی خۆمان و خوا تەوبەیەکی ڕاست و دروست و نەسوح بکەین و هەمیشە خێر و خێرات و سەدەقە و ئەو شتانی کە لە دەستمانێ بیکەین و سەبر و خۆڕاگری لە ماوەی مانگی ڕەمەزانە فێری وانەی سەبر بین کە ئەمانە کۆمەڵەشتن کە ئینسانی موسڵمانی ئیماندار پێویستە لە مانگی ڕەمەزانە بۆ خۆی بەرجەستەیان بکات.